پیاوی دوژنە بێژان ئەلو باشی کاک ڕەشیدیان سەلامەت بێژن گیان خۆشوی سوپاس چیت کرد پارەکەت حازر کرد کاکە گیان با حەیامان نەچێ وەڵی ئەوەی کە من بیرم کردەوە هەموو توانای خۆم خستە گەر لە پێنج دەفتەر زیاترم پێ پەیان نەکرا پێنج دەفتەر کوڕە کاک ڕەشیدیان من لەگەڵ مسەرجیمی قسەم کردووە ئەڵێ دە دەفتەر نهایەتێتی کاکە جوملەیە دوو کۆنتەینەرە کاکە هەموویمان ناوێ پێ بڵێ بای پێنج دەفتەرمانەوێ نیوەیمانەوێت باشە کاکەوە لەبەر خاتری من وایە کە من جەمێکە ئەیناسم وتی کاکە زڵ و خۆڵ ئەدەمێ هەر هەمووی بە دە دەفتەر کوڕە دە دەفتەر چییە وەڵی کاکە مەگەر کاک سعدی بکەم بە شەریک بە قورعان لەگەڵ خۆمانە کوڕە کاکە تۆ بۆ نەفەقیر حاڵی ئەو خێر بۆ ئەتەوێ بۆ سعدی بێ ئەی نازانی سعدی بێتە ناو هەر بابەتێکە تێکەچێت کاکە بێژەنگیان بەخوا ئەم ئیشە زۆر قورسە بەڕێی من هەرە بێ کاک سعدی شەریک بێ لەگەڵمانە قسەی تیان نییە دایکە سکۆرێکە نێرم بۆ کچێ ڕەفیق مەڵە زۆر بیری دایک دەکەم سیرکە تۆزە پێکەنەوە چییە؟ چییە بۆ جەوە نییە چی بووە؟ مێشکم لە لای بێژەنە ئەوە دایکە بیرم کەوتەوە ئاوا دووسێ ڕۆژە مراقبەیەکەم سیرەکەم لەم ژوور بۆ ئەو ژوور خەریکی چپە بە تەلەفۆن ئافر منیش ئەو مەبەستمە ئاگام لێ بێ هەستەکەم مەشغوڵە دیقەتیم یەتو ئەچی و ئەوانە و تەلەفۆنەکە ئەو بۆ تۆ ناچیت لێ بپرسییان ئاوا خۆتی لێ نزیکەیتەوە بزانە چییە من بۆ تۆ من بچم بۆ دایکە بێژان حساب بۆ منەکە ئەی تۆ خوشکی نیت وەڵا حەقم نییە دایکە گیان خۆ بڕۆ لێ بپرسە کچم تۆ گوێ بگرە هەر خۆتی لێ نزیکەرەوە ئاوا بە خوشک و برایەتیانە بزانە چییە مۆزوع بەخوا دایکە هەر کاتێک قسەم لەگەڵ بێژە ناکردبێ کێشێکی بۆ سعدی ناوەتەوە بۆیە من تااقەتم لێ نەماوە تۆ ئەخم منەمێ بزانێکم بگە من نەتیجە بزانم ئەم کوڕە مەشغوڵی چییە دەبڕۆ لێ بپرسە بڵە کێشە و چییە مەشغوڵی چیت جا کێ ناڵێ کچە نیە شایە نازانم کێ کورە نا ئەوە نیە ئەوە زۆر ئەبۆ ئاساییە بەلایەوە بەس ئەمە پێ ئەچێ مەشغوڵی پرۆژەیەکی باش زەخم گەورە شتێکی باش بێ بۆ خۆی دایکە زۆر لەو پرۆژانەیە ترسم ڕێک وەکو ئەوانەی پێشتری کەتنەکانێتەوە و ئەلو سعدی یارمەتی بێژەن بە سعدی قابیلە کچێکم یاوەتێ نابێ ئەو ژاگەی لە کوڕەکەم بێ وڵای دایکە گیانێتر حەقم نییە کێفی خۆتە چۆن حلیەکەی حلیکە من تااقەتی ئەو بێژەنەم نەماوە هەردەمەکات و کێشەیەکە بۆ ئێمە کورە بێژەنگیانەمە تۆ باسی چیەکەی ئێمە هەفتەیە نابێت لەگەڵ کاک سعدیە بای 20 دەفتەر قماشمان هێناوە نابێ سەرێ نابێم قماشانە فرۆشرێ بەخوا تا 6 مانگتر نابێتەوە بە پارە ئەوش لەوەتێ نیوە قیمەت فرۆشرێت کورە کاک ڕەشیدیان دە هەوڵێکی بۆ بدە کورە لە برادەرێ کورە کاکە عەرزەیە خانووی شتێکتان هەیە بیفرۆشن کورەوە تۆ تەواوی لە ژیانی عەرزوخان و نافرۆشم باسی وار مەکە یەک بەس عەرزوخان و نافرۆشم خواافیز بۆ لەگە ژنان قسەت دەکرد ناوەڵا سعدی یان ژنانێکی من و ژنان تەمەنوینەوەی ماوە کاتەوت بکەوە وچیە ئەکۆمیدی وچی و دەدانت لێ بیتەوە وەڵاوە شوێنی بزنەکە بردی ئەخزانیم ما خراپەت و لەگە بزنێ بە شەڕدەی لە سەپاڵکە شفتی ئەتو چی وەزع چییە کورە بڕە عەقلت بینەوە سەرخۆت وەزت کو حوار وەڵا عەیبم نییە ئەو میوانێکی لێبوو چی بوو کورەشتی جملێ باش ما پێ ڕۆی پێم بری لەگە چی قسەت دەکرد وەڵی سعدی گیان چی بڵێم بەخوای نییە ترسای ئەتوو بە حەیاتشت لە من نەشاردەوە ئەوجە پێم بری با درم خۆرپەی نەکاتن ڕاستی سعدی گیان من هیچم لە تۆ نەشاردۆتەوە خەریکی توجارەتێکم قوربانت دەبم ڕەشی توجار تیجارەتی چ وەڵا تیجارەتی لاگۆگو وتی بە شەری هەرە وەڵا لاگۆگو چییە کوری ئەها بوو کەڵەکە بوو بە ئاوا بوو سەلامەت بی لاگۆگو نا لاگۆگو نە بابە لاگوگو باش با قسەی تۆ بێ ئەسە باشە هەی کەم عەقل ئەری وەڵڵا
کورە تۆ کەی دەبی بەشەر هەتا تۆ دەبی بەشەر من ئەبم بەکەر بەخوا لە تۆ بەشەرترم بەس تۆ هەر فێری بەم لەڵێ نابی بە بەشەر ئی باشە کورەوە مەمنوعە کورەوە چەندین وڵات مەمنوعی کردیە ئەتو دەست دایتەوە شەی وەڵڵا لە تووشی مشکلەی دەبی کاچێ بن کورە مهمەکەی لەوایە کە لە وڵاتانیە ئەوەی بێنێ یەکەم کەس ئێمەی ئەوە چێ پێڕاواردی ئەوە چێ پێڕاواردی دەباخسز کاکە ئەو شەی مەکە بە قوربانت دەبم مەکە کورە سعدی گیانەوە باسی چیەکەی بە دۆلارێک و 20 سنت بۆمانێنن ئەین بە $10 ماڵەوە بێ ئەمنە خێرەکات تو دەرێ کورە ئەوە گەوهرە کورۆ باشترین کاسبیە ئی من وا پێڵم تۆ ئەڵەی بەشەر نیت ئێ کورە خن مەمنوع بابم لاگوگو مەمنوعە کورە بە قوربان بای 10 دەفتەرمان بۆێنن من خۆم 6 دەفتەری وشکەمەیە ئێ توش 4 بێنە بابیێنین کاکە باشە چێت لۆمان داخلەکە کورە کاکە گیان وەک پێم وتی کابراەکمان دۆزیێت و 50 وەرەقەیە دەینە بۆمان داخڵەکات ئێ باش بڕۆ تۆ ئیشەی بکە ئەمن ناکەم ئەخی بەتەنیا بە من ناکرێ سعدی گیان منەڵم 6 دەفتەرم هەیە ئێ توش 4 بێنە ئەوە 10 دەفتەر وەڵڵا ئەوە زیێ ڕووگەوەرە کورە دەوڵەمەنە بین دەوڵەمەند سعدی گوتت بەدە دۆلاری کورە چی لێمان دەکڕی؟ فرۆشی کورە فرۆش توشمانە بە ئۆنلاین کورۆ تو بەڕایستە ئارە وەڵا باشە چێ لۆمان داخل دەکات ئێ پێم نەوتی کابراەکمان دۆزیێتەوە بە 50 وەرەقە داخلێکە ئەو 5 جار پێ بڵێم کاکە بۆ تۆ تێناگەی باشە ئەو کابرایە چێ دۆزیتەوە بێژان کوڕی نازانم چێ پێم ڕادەبێری وڵا دەوڵەمەند دەکەم سعدی گیان ئەو ئیشە بەس گەنجەکان ئەزانن من و تۆ ئەوە نازانی باشە تو بەڕاستی دەتەوێت دەگە لە مردی و جەتەلم بدا نه دڵنیا بە ئەم جارە جیاوازە پێم نەوتی ئەوە ئیشێکی پرۆتۆکۆڵە یەکسەر جێبەجێ کردووە ڕادەبێری تو نە بەخوا بەجددی مەسعدی گیان باشە ئیشەکە چێ دۆزیتەوە بێژان وای نەنە وای بمرم وای نەنە لەرە لێمدا دەبەرە با پێرم ئیزرائیل حەیرانی نەمەرە لێمدا تۆ کارم کاکە بری تو آخر دایدە دەست بێژەری وتی ئەقڵدا ئەم جارە جیاوازە وەڵڵا ئەو گەنجە ئەو ئیشە ئەو ئەتوانێ بیکە من دووە لی نازانی یعنی بێژەم بە ئۆنلاین و مۆلاینی فرۆشتیتی طبعا نا مستەر جی ناشتێکی وای و بەخوا مستەر جیمە جیم شتێکی وا جێ ناگەی لەقسە تو جوابی سوالم بدەوە بەڵێ کو فرۆشرای بە ئۆنلاین ناڵم بە ئۆنلاین وانە بە تەلەفۆن بە ئۆنلاین بەس بە خوددایم پارەم لە دەست نییە ئێ لە حاجی ڕەحمان حاجی ڕەحمان سەجا قەدما لێ کرد بۆ خودای و پارای من هەمی هەمین بە ئاڵتون دەدرن ئاڵتون گران دەبێت ناسم بۆ ئەوە نییە یانی تۆ پارە لە زێڕایە ئەری وەڵڵا ئێ تەلەفۆنی بۆ حاجی ڕەحمان کە هەموو ڕۆژێ سەجا قەدمان لێ کردیە ناوەڵا ڕوون نایە پێی بریم ئێ خۆم تەلەفۆنی بۆ وەکەم من هاتی و ئەتو لە بۆ دەڕافیسی دەچی ناداتێ چار دەفتەری بداتە تو لۆ غەریبە لۆ کابراشی کەودەریە پاری تو ئەو نەسیقەتێ هەموو ڕۆژێک یەک پیکا پلایستە هاتێ کاکە زانیان تەلەفۆنە لۆ بکە حەبە ناوی من قسەی بکە باشە بە ناوی تۆ بە ناوی منە منامێ تەلەفۆنەکەی لێ باگ ڕەحمان بە تەباحوە ئەلو کاک ڕەحمان گیان چۆنی بە قوربانێ بم برێ ڕەشی لاگ و گوت لەگەلا ڕەحمان لە سعدی لاگو کورە سەری لێ شێوانم خوا ماڵە ئاواکات کاکەوە کاکە سعدیم لە پەنایە سڵاو ڕێزیە بۆ کاک ڕەحمان گیان ئەرە وەڵا بە قوربانێ بم چاوە ماچەکەم گیان ئێ ئەرە وەڵا ئەمانەوێ لەگەڵ کاکە سعدیە تەکلیفێکمانەیە باش وەڵایی 4 دەفتەرمان پێویستە پرۆژەیەکمان بەدەستۆیە لەگەڵ کاکە سعدیە ئەمانە بخێنە ئەو پرۆژە باشە بە قوربانێ بم بەسەر چاو ئەو 4 دەفتەرە هەفتەیەکی تر بۆ تێنینەوە ئادڵنیا بەلەوە بەسەر چاو دوایەم بۆ خزمەتی خۆم خوا بیست کاکە ڕەحمان گیان کوربا بە لۆ پێدرە هەفتەک هێشتا ئەشیا داخل نەبووە کاکە تو شەر بەزاری بازاڕم دەکەی ئەلۆ تۆ گوێسکە و پێوەیە بە ئۆنلاین هەمووی فرۆشراوە کورۆ
تووشێتم دەکە هێشتا شت داخل لە بۆ کوفرۆشرا پێم نەوتی کاکە بێژەنگ زیرەکە لەو شتانە یعنی لاگوگۆ هەمیمە ئەوە بەڕاستە لاگوگو ئەکشێ های قوربانت بۆ ڕەشە لاگوگۆ ئەلجیان ڕەشید ئەوە لە قەبی خۆ ماڵی نەگری بۆ بەو مەرجەی لەگەرت بەشدار دەبم دەبی پرتل لێنێەوە پرچم کورە ڕەشید بە شەرەفم نییە دەرێ ئاوێ نییە زەرەریش دەکەم زۆر زانێن لەنە ئەونی چاوانێ نییە خۆم دەبینم داهاقش دابێنە دەی قوربانە دەبم دەباشە دەبڕۆ بڕۆکنی بەسە تو قوربانە دەبم تووشی کێشەم نەکەی ها ئەگەر مشکلەی تێدا هەیە دوای جەڵتە لێم دەدا ها هەرە وا کردێنە خۆ ئەڵێ بەتەمای ڕەقبی من ئاچم وەلای ڕەحمان 4 دەفتەر ئاخری خێر ئیشەڵا ئاخری خێر دەبێت یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە منێرەکە لە چێ دروستت کردێ خوایە زۆر شکر 80 سنت ئەگەر ئێمەدانی قوتای لەم لابێت 500 کاکە ئەرێ و مەشغوڵی چیت؟ لێم گۆڕە لیمۆم شۆشم ڕاستە کات ئیشی مهمی بەدەستەوەی کوڕی من $10,000 $10,000 لەوێ ئێ باشە بە قوربانە بێت کوڕ ئەلو باشی بەڕێز خۆش بی سپاس بەڵێ بەڵێ خۆیەتی سیدانە ناوەڵا ئیشی جوملاکەی نێمە خەجاڵەتم نانە ئاسایە بەڕێز ئاساییە کوڕم دە پێم گەڵ ئەت بزان باسی چیەکەی دومە چیە ئەمیشە تیجارەت خوا خوانەی بەزیابێ ئەدی بزانم چێ دە پێم بڵێ چییە خوا حساباتم لە تێک کوڕم دڵم تەقی ئەلو بەڵێ باشە بەڕێزگیان 30,000 پارچەوە بۆ کۆ داقوق بەخوا پرۆژەی باسیە زۆر باشە بەڕێز بەس پێشەکی ئەمە نازانم ئەگەر مەرجەکانە خوێندن بوو پێشەکی ئەبێ پێشەکی شتێ پارە وەرگری تەواو بەڕێزگان ئێستا ناوتانە نووسم باشە بە قوربان سوپاس کوڕم پرۆژەی ماسی و داناوە حەوزی ماسیە گەورەکان ماسیی تخوا دەواز بێنە ئەی تۆتە داقوق و بەتەمانی قسە بکەی الو مرحبا الحمد لله انت شلون الحمد لله ايه عندنا كم قطعة 20,000 ايه كلش زين بس وين المكان بعقوبة إذا كواتب بتقى تمام تمام حبيبي في امان الله بس رأيك بتقالة كرم كورة برتقال وماسي شيكاكا دواز بين الحياة من تعمل التلفون أما هي كلين برتقال وماسي إذا كرم دقسة كده تيمان جينا ذا منطقي تجارة أخي شيا اشتكت شيا شتيكي زور مهمة بس تخوات دقة إذا بيلي كرم أري كاكا لا بوبو أينم چی؟ لا بوبو چییە؟ لا ويك ديوارة هلا قرا قول إنك ضليك لا بوبو بوكالاكا وي شكلنا أوي دلايبة چی دەڵێ پارە ئەو ئیشەی من دەستم بۆی بردووە تاجرە گەورەکانی ئەم وڵاتە ناتوانێت دەستی بۆ بێت وەکو ئیشەکانی پێشترێوە نیە؟ ئەمەیان جیاواز ئەمەیان سعدی هەرتیانە يعني زور مهمة سعدی بۆ تەلەفۆن بۆ منەکە شو زانم ئەلو بێژەنگ جان سەلام عەلەیکوم ئەهلەن باش کا سعدی ئەهلەن کورە بێعەقڵ کەنجی وەکو بەشەر جوابم دەدەیەوە بری عەلەیکم السەلام و رەحمەت الله باش عەلەیکم السەلام چۆنی کاک سعدی گیان باشی داوە خادەی ئەوە لە چێن دەرێ وەڵا لە ماڵم وەرە دوکانی ئیشم پێتە زۆر باش ئەکرێ ئیشەکانم تەواو بێ دوای بێمیان چۆن عملێن نەمێنێ تو کەنجی نیشتێ ها غەریبە چی وەچی من کەتە من دەستی تۆ ئەگەنا زەلا هەمێ ئیشی بە تو هەبی وەرە دوکانی بابم خۆڵە هەنێ مەشغوڵ منێ پرۆژۆشتمێ کاک سعدی گیان کورە وەرە دوکانێ تەقەڵتەرن بە شەرەف مە تو دەبی ئیشی دەبی خەڵاتی گینز وەگری دەی وەرە باشە کاک سعدی گیان باش خودایە زۆر شکر ئەلوەچی ڕێ ڕیشوەڵەگری ب 4 ساعتی خوا سعدی دەی پێم بدەی شێریان ڕیوی شێرێکم بێوێنە دەی چی گوت حاز ڕەحمان پارەکەت لێ وەگرت حاجی ڕەحمەوتی پارەکە ئێوارەیە خەمە سەر حسابی کارتی بانقێکە ئێ باشە دەست خۆش بی زۆر باشە خزمەتە ئەوە تەلەفۆنشم لۆ بێژەنی کرد باشە. بزانم ئەمە لەو پرۆژەی زۆر دەترسی ئەتو هەر دەری بۆ ئۆنلاین هەمومان فرۆشتە ئێستا دێ قسەی لەگە دەکەم بەس پێشەوەی بێتە نییە بڕک ئیشم لەو دوکانی ئەو دیوی هەیە دەستمە لای کاک سەفینی
باشە تو لە دوکانێکی جارێ پەلەم مەکە لەوەتی تۆ هەی ئەمە یەکیشی پیاوانە بکەیت تەلەفۆن و بە بێژەن کردووە بێ بوویرا زۆر باشە ئەو یەتێتە گەێنێ وەک پێم وتی ئەو ئیشە بەس گەنجەکان نزانن ئۆنلاین وانە چیە من و تۆ نازانین نایژۆی ئیشم پێێتە دوکان و موکان نییە ئەمەم پێەیە ئەمە عەقدێکە لە بینی هەردووکمانە نووسیومە لەو ئیشە من و تۆ لە قانجاز و شەریکە لەگەڵ زەرەرە بەشداری عیب ناکەی دوای ئەو هەموو ساڵێت و سیقەت بە من نییە میش لەگە دەکەم سعدی گیان مەسەلە سیقە نییە ئەمە ئیشی قوماش نییە بابا قسەی من مەبدەئیە مەبدەئی نانە ئەمە قسەمان تەوقیعا سعدی گیامە ئیشی دوکان و قوماش نییە ئەمە ئیشی لاگۆگۆیە ئەبێ ئیمزایکەی قەزای لە من باش بزانم چ نووسری بخوێنەرەوە فەرمەوە قەڵەم تەوقیعەکە لە پرۆژەی قازانج و زەرەر لەم پرۆژەی لاگوگۆدا هەردووکمان هاوبەشین من بە 6 دەفتەر کە ناوم ڕەشید کەریم عەبدوڵڵا لەگەڵ سەعەدی خاوەن بیرۆکە بێژان محێدین ئەوە موهیمەکەی لەو بێژانایە کورە بابمەوەی تەوقیع ناکەم بۆ پێچ جوابەشی خودەیە بدەمەوە لە بناوی بێژەنی من تەوقیع بکەم بۆ کورە بڕدێنێ من هێندێک لە بناوی بێژەن تەوقیع بکرد بڵێ تەوقیع ناکەم بابم کورە باوکم ئیشەکە هەمووی بێژەنە من و تۆ چی ئەزانین وەڵا لەم دوکانی قماشە بچینە دەرەوە نازانین قاوەمەژ فرۆشین تەوقیعی کە أي هو لا حول ولا قوة إلا بالله أخي دي خير بي ئەمە یەک سعدی گیان تۆ بەس تەوقیعەکە شکە تەوقیعەکانی زۆر موهیمە لەوەتی ئەپەلۆنی پێوەرگرم کە نایبینی پاسکیلێکیش وەرگری طاو أو من ضروري بس بتاع صفي نانە بەخوا تۆ ناڕۆی من ناڕۆم شو ده سيرته کاکە پێم نەوتی ئێوارە کاک ڕەحمان چوار دەفتەرە کاتە سەر کارتە إيه بانقیەکە باش أو زاني ئەبێ بچم بۆ کاتب عەدل کۆمپانیایەکی بۆ بکەم كاتي من كومبالي مو بالي لو تشكو بالي خرج ما نخواليا لو تلو دكي وەڵڵی وتی لە ماوەی ئەو هەفتاکە وعدی داوە ئەو چوار دەفتەرم نەیتێ دەسەگرێ بەسەر دوکانەکە ولا بابا ودكانا شويني رزقي ما أتو قمان بشجاني من ودكي کورە سعدی قوماڵی چی لە ماوەی نەک هەفتەیەکە لە ماوەی 7 سەعاتە چوار دەفتەرەکەی ڕەحمانی شەیەمەوە قانجازێکی زۆری شەقەمە باخەڵت رازي دم بزو حركات سوي وهات كرت قال زوات كرت وەی دەساڕە بابا خو بيجن يم داكو جن دبرو خويا بقربانك بە قورعام چوار سەعاتی خوات وەڵی لە تەعزیای خويا شكر والله شكر بیخۆ برا دەبیخۆ ناخۆم نا برام تۆ لە جێگەی بابی منی خۆت دەزانی بابمان نەماوە تۆم لە جێگەی بابی خۆم داناوە بۆ بێتاقەتی ئەو بێتاقەتیە چییە کە وای لە تۆ کردو دوکان داخەی چی بۆ بیڵێ شیرین شیرین چی دڵم دڵت چی دڵم بۆ شیرین لێ دەدات تێبکەم شیرن ئەوەی تەلاقتدا خێزانی پێشوت بەڵێ کوڕە کاکە کێوە لە عایلە ئێمەدەوەشە تۆ ناموسی کەسێکی تر تۆ باسی دەکەی هەنارجان خۆ دەزانی ئەخلاقم کووە کە ناویشم هینا لەبەرەوەی زانم کە مێردەکەی مردووە وشخوا ئافریکا چەند بێبەختە و ژنە چێ پێوتی مردووە نەرمین خان کە دەکاتە پۆلی شیرین برا تۆ ئەوت تەلاق داوە بەستە واز بێنە لە بیریکە خوشکم ئەتو لە عاشق تێ ناگەی ئینسان یەک جارە ژیانی خۆی عەشق دەبی
ئەوش عشقی یەکەمە چەندین کەس هات و ڕۆیشت بەڵام کەسیان وەکو شیرین گەرم و گۆڕ نەبوون. ئەی بۆچی هەمیشە شەڕتان بوو؟ تێناگەی نا عشق بەس ڕۆمانسیەت نییە. عشق ئەوەیە کە ئەگەر کەسەکە بوێت بە هەموو عەش لەگەڵ بی بە شەڕ بە هاوار بە هەموو شتێک. کاکە تازە ئێوە جیابوونێتەوە ئەو شتە مەحاڵە. هەڵام کرد هەڵەکی زۆر گەورم کرد بەڵام هەنار بیر لەوەی دەکەمەوە دووبارە هاوسەرگیری لەگە بکەم. هاوسەرگیری؟ بەڵێ شتی وانە. گوێ بگرە هەنار ئەگەر ئەمن بە شیرین دووبارە ئاش نەبمەوە واز لە حیاتی خۆم دینم دەستمە سەر شاخ دەشتێ واز لە هەمووتان دینم دەستم بەتەنی دەشم. هەرەوەمان مابوو. باشە با سعدی بێتەوە قسەی لەگەڵ دەکەم. کاک سعدیگیان ئێ ئەمانە بوو نووسامە ئەوانەیە کە فڕۆشتومانە بە قوربانیتە 500 دانە بۆ مۆڵێک لە کەرکووک. 500 دانە مۆڵێک بۆ کەرکووک مۆڵێک بۆ کەرکووک بۆ کەرکووک کەرکووک 4000 بۆ مووسڵ 4000 بۆ مووسڵ بۆ مووسڵ 3000 دۆک 3000 بەغدا 3000 بۆ دۆک بەغداد هۆک 8000 سلێمانی بەغدا نەدووسی بەغدا چەند بۆ 3000 عینن 30000 عفو ئەوە حوتەکەم بیرچوو بوورە شەکە بنا ئەوە غەڵەت نووسیبووم بوورە عنی غەڵەت بە تۆم وت لە کەسابەتی سفرێک ماری عالەمی وێران دەکەم بارداوابی دەبوو بوورە بە 30000 بە قوربان بزارشی غەڵەتوان نەکەی باش. کورە سفرەکەنە زۆرە گورە حوتێ بوو حوت 30000 بەغدا سی بەغداد 8000 سلێمانی 10000 هەولێر 8000 تەلەفۆنێکشم بەگە ئەلۆ بەڵێ بەڵێ بێژەنی لابووت لەگەڵا والله بەڕێز داوای لێبوردنەکەم ناتوان نابەخوا فرۆشە بابا بەخوا بە جوملەی شەکەین ئێمە والله نانە ئاساییە ئاسایە بە قوربان ئاساییە خوافیز چیەوە بێژەنی جملا یەکەڵێ 50 دانەمەوێ 50 ئەمە هیکەلەی 50 دانەیە کاک سعدی باشە تو پێم بری قازانجی کۆ قازانج کاک سعدی گوتی بە دۆلارە دۆلارێک و 20 سنت ئەمە بە چەند دەفرۆشی بە 10 دۆلار وە زۆر بەشی فرۆشراوە 170مان فرۆشتووە بەس داخل بی ئەم لۆی دەترسێم کورەوە بجیرە بە خۆت دەزانی مەمنوعەوە تۆ خەمی ئەوەت نەبێ برادێکم هەیە قسەم لەگەڵی کردووە خۆی کوالەتی کۆنتترۆڵە هەموو شتێک پارەم داوە پێی تەواو هەر ناوی ئەو کەسە بێنە تەواو هەر ئەڵێم بڕۆ دێسیقی و برادرە کورە سیقەیە کاک ئەفسەندیار نییە زۆر جێسیقەیە چێ دیار ئەفسەندیار کورە ناسەم ئەسفەندیار ناوی ئاوە هەیە باشە قەت ئەمن نەمزانێت و وارە براسی ئەو ئەسفەندیارە چێە؟ کورە کوردی خۆمانە خاڵی نیشایە کاک سعدی چێ کاک سعدی باشی دکتۆر بانکەم کاک سعدی بۆم لێ دەکەی بۆچیم کردو کاک سعدی کوێتیشت بۆ عایلێت و کاک سعدی گیان لە بزنە قوتە تو لە چێوانە دەناسی کاک سعدی گیان لەوە بێخەم بە لەسەر ئەم سمێڵە حەزەکەی گرێوت بۆکەم تو بەڕایستە کورە کاکە مەبلەغەکە کەم نییە کاک سعدی ئەو 170 فرۆشتومانە ئەگەر سەتاسیەکەشی بفرۆشین ئەزانی چەندمان خێرە 17 دەفتەر 17 دەفتەر عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵاه 17 دەفتەر باخێر لە خۆشی حەفە دەفتەر جوابی سەلامەکەم نایاتەوە بەس ئەم پیاوە
هەرچی بڵێ تەواو ئەگەر بڵێ بیست دەفتەریش تشکر کوڕی تشکر باش ئەتووار ڕەزیل ئەو ڕۆژە لەگە بزنی بە شەڕات بوونی پەکەشفتی لە دەوێت ڕاکێشابوو کوڕ دێنی خۆت دایتە دەستەوەی کاکە گیان بزنە قوتەی ڕاستەکات لێم بینی کاک ڕەشیدیان بزنە قوتەنا کاک بێژەن هەدی ڕێزی لێ بگرە نەما تا پارەکەیێنی چیت کرد چی کاکە گیان کاک ڕەزا ئەڵێ ئەبێ حسابەکە بخەنە سەر حسابی کاک مستەرجیمە چییە مستەر جیم. باشە ئەڵێ تا ئەوە نەخەنە سەر حسابەکەی باخیرەکە ناکەوێتە ڕێ لە ئوم القەسەوە چاوەکەم ئەنگۆ دڵنیانە مستەرجیمەی دەناسن برادە گیان بە گیانیمە تەلەفۆنێکی بۆ بکەم با پێی بڵێ منە پارەمان حازرە جا توتە تووتیەوان درێژە چکە لە ئەوروپایە هەتا ئەگا بەێ بێ Hello. How are you, Mr. Jimmy? Thank you. Yes. That's good. أنا قبل بارك طوا حظ ما كنت ولا شيء بالإنجليزي. پارکە بدەم مستەر جیم حەیرانی خۆ تو فێرمان لی ناکەی کاچێ بن قورعانی کوڕە بەخۆنتە پارەما کوڕە ئەشاما زۆری نایە كردي وڵێ قسە لەگەڵ کووردا مستەرجیم یوڵ ئاڵداخ هیچ تركيا. Sorry, Mr. Jimmy. Money complete. Yes. Send me your ID. ڕڤیو بانک أي بو استقصادنا كذا. تازە ببینم هاتەوە Okay. Complete. Money complete. You send me your ID bank. I received money. Okay. Goodbye. دایمان وردە طوا. أو ناردي. كاكرشيجان. أو آيديكي مستر جيمي بوتا نيرم. باشە بینێرە بە قوربانی بزانهات. تۆزێ خەت خاوێت منە ڕۆم کاک بس زوبي نيرتك أو توستر خويه. شولا أندرش. فێری لی نەکەن دەچەند باقی خۆمان منە حسابەکەی خۆم و خۆتی لێ زۆر باشە ئاگا لە خۆبی بەسەر خواتی ئاگای لێەوە بێت زۆر پیاخڵە ألو. إيه نعم. بيجان لابوبو نعم. إيه نعم. إيش قد؟ صدق. هو لە چێ تەلەفۆن دەکا بس عفوا حضرتك من أي محافظة؟ على الذي قارة. لەزی قارەوە چەندیان دەوێتن بس عدد بلا زحمة 80,000 80,000 مو؟ وەرە هەتیم هەموو زیقات 12,000 کەس 8,000 لوت إيه عفوا تمام قرأوا ديري هاشتاغ تمام عربي متواوا غلط يكون عملوا عربي تمام متواوا فهم لا عندنا ديما بشي خبيناك 8 هشت يمتكتو ايه 8,000 ولا 8,000 إيه 8,000 8,000 بذقار 8,000 ذيقار والله باش رقم مكان يعني لا بنوسه ولا رقم مكان شان او بي لا نزل خمله دبلوسه كون كم تخواك عكس ولا حاجي برا أمن هميشه إبداع لبازاري لكم عزيزي من موادك دي تهوليري لهم عراقنية بس أما همانا شيش لسر بابم كورا خزولة كم كاكا نية دستي دروا قالوا والله كاكا هذا حيراني تود الزانية من العائلة شي بس جنوينا لا والله زاري بيدنا نتس موادك اگر حزش ليني بروكا تشيلو تدادني بخوي ونال دي بارس ستسا ئەو برای من زۆر سەیرە باشە تو بەم برێ ئەو چای ئیدەهامی لۆنێ خواردەوە لەبەر شیرن شێت بووە چاژ ناخواتەوە هیچ شتێکی ناخوا زۆرانتیکە برای من باش ئەنگۆ عائیلەکی وها ڕێک و پێک ژنێک هەزار مشکلەی لەگەری هەبوو تەلاقی تا ئێستا کوو دەبیستا کە بارێ بکاتەوە
زۆر ئەنتیکێ هەرچەند پێی دەڵێم دەهام نابێ هۆ ڕاستە ئێستا کە لە ڕووی شەرعیەوە مێردەکەی مردیە بەس کاکە خەڵک چتان پێ دەرێ یعنی ئەو دەهامە ئەو هایلیاتە و دەهامە زەخمە خەڵک لی دەترسێ ئێستا کە نییە لە بۆ ژنە چ بیتە عارد و خۆش ئەرێ بەخۆی دەڵێ دڕوو لە شاخ و دەشتیش دەکا خەمن نەبی ناتەوێ دەهام واز لە شیرین بینی با سعدی دەڵێمە و چیرۆکە کاریگەرانەی دەیجێڕێەوە خەڵک پێ کاریگەر دەبێت دوودانش بۆ دەهام بجێڕەوە بەشکەم دەستە و یە خۆبەرۆکی ئەو ژنە بەردا هەموو جارێ دەتگۆ دۆ کتابانە چێ لە مارێ بێزار بن و کتابانە بزانم ڕۆژەکی ئەو هاکتەی پێویستە ئێستا کە ئەمە دەچم بە چیرۆکە کاریگەریەکانم چیرۆکی دۆ دەجێڕەوە توش بڕۆ چیرۆکی لە بۆ ئارامی بجێڕەوە دە باشە هەستە من ئێرە خڕ دەکەم و تۆ ڕوو بڵێ باش حەیرانی باش عشر سلە سەلامی دەکەی دەیکێ عاد دەیکێ خاک و خۆر ئەو دەهامە نازارە بزانە چی لە هاتیە چنی دەری خۆت تەرمەکە حەیرانی بم قوربان دەبم عەشق باوەڕ بکەنیە غەرە لە عەشقی گەیشتێت و عەشق هەر جاری یەکەمە بۆنی بکەینیە باوەڕ بکەنیە گوڵەچکەت دەوێت شێ خۆت ئەومەکە حەیرانی بم پیاوەی نازداری وەچی تو لە خۆت دیێخی کاچێ من کورۆت و پیاوی نەگەمە بۆ نوعی باسی عشق مەکە کورە عەزیزەکەم کورە چاوەکە مڵە ئەوەی ئەمن لی دەزانەوە تو بەجێ لە من ڕابگرە خەرەگە من دەبەن لە بۆ سوڵ و مەسرەتیان دەچم نییە لەوێ دوو قسەی خێلی دەکە بێکسەر دەستە جێیان و بەجێم دەکەن ئەتوش بەجێ من بکە مەکە بن دەستی ژنە یعنی لەگەڵ ڕێزمە ژن مافی خۆی هەیە بەس ئەو هاژنا کاچێ من شێ بگرە با هەندێک پەند هەیە وانەی لێوەگری و فێرت بکەم دام ئازا و کەسەیە کە بە تەنیا دەمینێتەوە عەزیزەکەم هەندرک ئەمسەن ئەوتەی نووسە ئەدی چاوەکەم وتەچکە هەیە دێتن سەیرە مرۆڤ چۆن فریاڕق لێ بنەوە دەکەوێت لە کاتێکدا هەموو تەمەن بەشی خۆشەویستی داکات ئەدی حەیرانی بم وتەچکە هەیە دەرێت مرۆڤ دوو جۆرە ژیان دەژی یەکیان ژیانی درۆینە یەکیان ژیانی ڕاستەقینە ئەدی عەزیزێ من ئەدی چاوەکەم پەندێکی کوردی هەیە دەرێتن هەموو شتێک بە خێش بە مەعنا سعدی بەری ئەو پەندانە سپەیوەندی بە من و بە شیرینەوەی هەیە کورە تو تێناگەی عەزیزەکەم تێناگەی پەندەچکە هەیە دەڵێ نان بۆ ناناوە و گۆشت بۆ قەساب ئەدی چاوەکەم ئەدی فێر بە سعدی جانەکەم پێم ڕادەبێری ئەستەغفیرڵڵا کۆم بە تو ڕادەبێرم ها ئەتم هەم خۆش دەوێ هەم خۆش دێ بەس دەمەوێت تێت بگەینم دەمەوێت لەناو ئەو جێژاوت دەرت بیرم با بەسەراتەکە لۆ بجێڕەوە ڕۆژێکیان زانایەک لەگەر گەنجەکی دەوڵەماند بە چەرکەکشی دادەڕۆ ئەو زانایە هەمیشە پند و ئامۆژگاری فێری ئەو گەنجەی دەکرد ئەو گەنجەش سەڵە ڕۆ بوو باوکی ئەو زانایە هێنابوو تا کوڕەکەی عاقڵ بکە ڕۆژەکی بە چێڵگەشی دادەڕۆ چێڵگەکە هەر ئیماڵی باوکی دەبی کۆبڵی کرێکار لەوێندری ئیش دەکەن یەک لە کرێکارەکان پێڵاوەکەی درابوو هەر بەبێ پێڵاو ئیشی دەکرد لەناو چێڵگەکە کوڕە گەنجەکە دەرێتن مامۆستا لۆ نەچین ئەو پێڵاوی لێ بشارینەوە بزانین کاردانەوەی چ دەبی هەژارەکە بزانیت چ دەکاتن ئەو جە خۆشە لە خۆمان پێ دەکەین زاناکە زۆر باشە بەڵام ئەمە پێم باشە شتێکی تر بکەین کاردانەوەکەی ببینی دەرێت چ بکەین دەرێ دەچین
هەندێک پارەی لۆ بینە لەنەو پێڵاوەکان دەدادەدەین بزانانی کاردانەوە چ دەبی وەڵا دەروەبایی باشە وەڵا کاکاویژ ناکە دەچی هەندێک پارەی دێنی و لەنەو پێڵاوەکەی دادنی ئێوارەیە کرێکارەکە دەوێ بڕوات وەڵا کاکە پێی لەناو پێڵاوەکەی دادنی دەبینی شتەچی قورسەیە تەمەشادەکە دەبینی پارەیە وەڵا پارەکەی دەبینی و تەمەشای وڵای دەکا دەست بە خۆی گەورە بەرز دەکات و دێ خوددایە ئەمە یەک مانگە دوعای دەکەم منداڵەکان پێویستیان بە پێداویستی هەیە پێویستیان بە جلکی مەکتەبێ هەیە پێویستیان بە خواردنی هەیە بە شتی خۆش هەیە ئەمە تا ئێستا نەمتوانی شتەی خۆشیان لە بۆ بکڕم هەر نان و ساوار پیاوە شکوریش بووە بەچکۆت جابەزار حەزیان لە شتەی خۆشیە بەزگوتی مانگەک دەبی سارێک دەبی دەویە پێ نەکەتی وەڵا کاکە وزارە پێکێکی دادنێ دەبین دیسان پارەیە هەزار جار مەمنون دەبی دەرێ خوددای ئەوەی لە دوو غافر بی کافرە خدایە تۆ جوابی دوعای هەدە دێوە بەس دەبی سەبرمانەبی وەڵا مەمنونی خوای دەبی ئەوان هە تەمەشای دەکەن لە پەنای دارەش تەمەشای دەکەن و نییە دڵخۆش دەبن دەبینن وەڵا کابرا دەستۆ و مەمنونی خوای دەبی و مامۆستایەکە ڕوو لە گەنجەکەی دەکا و دەڵێ ئێستا دیتت کارتانەوەی کوپ و گوتی ئەرێ وەڵا هەر دڵخۆش بگوت یەکە پێڵاوەکەت لێ بشارباوە ئەو کاتێ لەسەر حسابی خەڵکی فەقیر عالممان بە پێکەنین دەهینە و دڵی خۆمان خۆش دەکرد لەسەر حسابی ئەو غەریبە و داماوەی بەڵام ئێستاکە دەتوانین بە پشتی باش کاردانەوەی خەڵکی ببینی نە بە شتی خراپ خەڵکی تاقی بکەینەوە ئەوەی لە خودای غافر بی کافرە ئەدی سادی جانەکەم قسەکان هەموویەکی جوانترە بەڵام پەیوەندی بەمنەوە نییە هەدی ساوەی گۆکرە کو پەیوەندی نیە سەلامت بی با پندەچکە لە بۆ بجێر بۆ سادیگە پەیوەندی جوابی تەلەفۆنەکەی ئەلۆ ڕەشید ئەلو کاک سعدی گیان چۆنی بە قوربان چاوت ماز دەکەم ڕەشید جان کاکەوە لەگەڵ کاک بێژنگ ئەچینە سەر مەرزەکە ئیشەڵا سبەی بووکەڵەکان دەگات زۆر باشە کاکە بڕۆن پێویستم هەشتەچی بوو تەلەفۆن بکەن ناوەڵا پێویستمان بەهێز نییە خۆشی جەنابوو کاکە سعدی گیان خواحافیز دەی باشە دەی خواحافظ ئەرێ بە بارانەوە جانە بە بارانەوە چیشنێت هەمجان سەرچاوە سێوە سعدی شێت بووە هیچ قسەش نەکرد کە پەیوەندی بەمنەوە هەبیتن بەڵێ فەرموو سەرچاوم گیان بەڵێ چەندانە هەزار بۆ کوێ بۆ مارکێتی بەکرەجوو بەسەر چاو دایکە ئەوە مەسجی زۆرم بۆی لە سناپا بەس بەدانە ئەیانەوێ بڵم چی دانیج کوڕی من ئیشی دانە ناکە جوملەی زەخم یعنی ئاوا ئارە وەڵڵا سڵاو بەڕێزم وەڵایی داوای لێبرد نەکەم ئێمە ئیشی جوملە ئەکەین نەوەکو بە مفرەت ببوورە بەڵێ 500 بۆ کوێ بۆ کەلار گەرمیانە حیاتەکە بەسەر چاو بەڕێزگیان ئێمە بەڕەنگ نایفرۆشنی ترۆ خۆت و شانسی خۆچی بۆ دەرەچێ ئەجا وەک پێشم وتن ئێمە بە جوملە ئیشەکەی نەوەکو بە مفرەت کاکە دەجات باوەڕ بکە لە هەولێری لە سلێمانی لە دوهۆچی لە خۆت بپرسە 10,000 دانەیان بردیە 20,000 دانەیان بردی هەر هەمی $10 گورە 5 سنتی لۆ مەقازانزە گورە وە 6 شەریکمێ بە شتە مەمنوعە ئەمە بە دزی داخلمان کردیە نە خەم نەبی هەمی بە $10 بووە لۆیە کەس ناویرە زان فرۆشیکە چەندت دەوێ 3,000 تەواو 3,000 دانە لە بۆ جەنابێت باوەڕ بکە بە هەمینیە حەدە 15,000 باە گورە ئیشی مەسەلم بەلمە کاکە جان ئەوڕۆ بارەکان دەگاتن ئیشاڵڵا لە بۆ سبەینی پاش نیوەڕۆی تەلەفۆن لۆ دەکەین و لە بۆ عینوانی دەنێدی باشە جەرگۆم تێ بە قوربان بژی کاکە دەجات بژی سەد ساڵ گورە بێژن وەڵڵا تو ئەمە دەکەی وەرە بزنە قوتە ئاخری نییە پیاوەتی و چاکە خۆی هەدەداتەوە پیاوە بزانێ والله بابم نییە چعیفمە وها بڕۆ نییە ڕاست دەکەمە ژنی سێم هنا بابم زۆر باشیت
رشید قەومایە لۆ دەگیری کورە کاک سعدی چی نەقەوماوە کورە پێم برێ کاچێ من پێم برێ چ بووە ماڵمان کار بوو ماڵمان بە خوڕاگیرا کاک سعدی کورە جا چی نەبووە کاک سعدی گیان هەلو هەلو کورە کاک سعدی دای چی بووە کاک سعدی ماڵمان بە قوڕگیرا باشە پێم برێ چێ مردووە کورە خۆزگە کەسێک بۆ مردا کورە ئاخر دەتێم بدەینە بە قوربان بازەڵتە لێ من دەتێم بگەینە کورە لابوو بۆگانەیە ئێ دەستی بە سەرگیرە بەڕاستە الو بله شهر دەرگەوت چامەڵێک برا ناوەڵڵا 120 قفلەتیە مایە چاوەکەم چاو ئەوە چی ئەو دکتۆری هینا دیسان قوربا بەسەری دکتۆر بڕام بوو نازانم تەلەفۆنم بۆ خستەخانە بە ملمان دەهاتی لێ الو وەڵە برام شهر دەرگەوت چامەڵێک بەڵێ نووسیمە وەڵڵا کاکە ناوەڵڵا کەمتر نابێ برام بە ئیشم چاوەکەم دکتۆر جارێکی سیارەکەت نەفرۆشەتون ئەوەم فرۆش بەرە وەڵڵا کورە بووم بە فلیم بەدەست تەلەفۆنەوە وەش بە ئۆنلاین دەفرۆشم یەکیکەت کڕیە جار سارە بۆ وازدا ئیشی دکتۆری ناینی هەلا بچە مەعرەسە والله جار خۆم بۆ خۆیان دەکەوە تەلەفۆنە ئەلو باش سەلامت بی چاوکەم ناوەڵڵا چار دەرگە و چامەڵێک نانای چترینە سەر نووسێ بەڵێ چاوەکەم چاو کاکە مغەزیە ئێستاوە باشە ئیشەکەی خۆت بکە زانە و بێ مەعاشە چی کرد هەمە عالەم نییە ئیشە چکە دەکات بەس ئیشی خۆی نەبێت نەکەی تەلەفۆنەکەم دێ برام بابا ئیشەکەی خۆت بکە کاچە بەجەوە ئەوە تووڕەیە ئەو تووڕە مەکە بۆ خودەوە تووڕە بیدیم ستارداپتەوە کورە کاچی بخۆ ئاوی فراز بە بەڕاناشەشی دە ئیشەکەی خۆت ئەو بکە مایلم دێ کاکەم بایلەکەم ناگەر وڵات دێەوە ئەدی هەردوو ئاسمان پێ بکەوی چای کۆ چات کاکە چاو کردەوە عیبی نییە عرەسیە تو. کورە سارە دەفرۆشم بۆ ناتو چیشت بە ئیشم نەکە كاكا والله كاكا حكيتي يعني عاوتي اوني ساعتك هات كاكا دست دانه ايوه ساعتك او ساعتك كاتشي اوتي اتوي دار ايه زنابي معرسية عفوا زنابي دكتور زحمة نبي تسايكو ئەو عیلاجم بۆ تێنایە مام سادی بە ئەو مغەزیە ژوەر بگرین ئینشەڵڵا باش دەبی ئەو جاو عیلاجەشی بدەنێ دانی بەیانی واردنکە حەبە بیدەنێ دوای ناخواردن دەخۆی مام سادی باشە ئەگەر ئازاری زۆر بوو تەلەفۆنم بۆ بکەوە باشە جارش كاكو تليفون تو دكم دو قاتش باغي بدا دو بينيتوا تەلەفۆن الو كاكا زحمة نبي الساعة تشتر تليفون كوا باشا کورە بێنە کاکە بێنە تەلەفۆنەکەی من دێ بجيب داك وازو يشي بيني بعمش مع رزق بكا وزعها دەستان خۆش بێ منەوە هەموو ڕێ دوورە برو معرزة كاكا كاكا طول النبي ها اما برك صعبتينا نخوش قلنا ليرة هو جهرام ذكرت علي بيمبري علي نخوش بر دكتور برام وكا او بالدكتوره علي وتو ودينا ئەمن تەلەفۆنم بۆ خستەخانە کروتمیان دکتۆرە گیان پەرستارێک ئەویان نردم وازي بينام برادر مي دكتور شو باشا بانج دكم تبو علي قعتان فقيري هل تلفوني نكردو بزانا تلفون والله تلفون دي قعتان نبي با سقسيتو الو ها عيني كاكا قحطان كودا كوردا تبع على بيقصي لقى بكا بشتي بقى كوردا بري كاكا قحطان لبيج دكي خاني رقم 12 كوردا بينا باش او هاتم بخوماتم تصاوكا باش بقربان باش نخوش يعني واش برد سعدی باشتر بووی كوردا والله بس ديت الدكتورة قاعد تسيبها موجود قلتي همونا وجهنا كبير بس ناوي رشيدي نبي رشيد ماري مني ويراك البابا يقد زارني كلمة رشيدي باز بكان تي خرابة بيت عندك بحثي رشيدي نك نانا تۆپیتی ڕێژ ناهێن بو رشيد تاشا بس خود ئەزێ فرمو السلام عليكم. اوه قحطان الله كاكا سعدي والله مشتاق إليك. هرنستيو قول بعد قحطان قول الحمد لله. أنت سلامكم الصعب ناميني
تیر پێکرد بە چاویان بردن کاکە سعدی ئەدی قەحتان ئەدی براژن لۆ لەگەرن هاتیان کاکە سعدی وەڵە براژن خوشک ئەو نەخۆش بوو چوو لە مستەشفا بەخێر بێ الحەمدلله ئینشاڵە باش دەبن ئینشاڵە شکرا دەبڕۆ چای بینە قاوەی بینە بڕۆ دەی کاکە دەبڕۆ سعدی شلۆنە کەسە والله زين جلطة لمن داي لا حول ولا قوة إلا بالله الله يشفك الله يشفك سلامة كاكا والله هو صديقي كان قديم عندنا بتجارة هو برادر من أما ما زور كركوز زور زور برادر من هو أما تجارة بيك هو هدي والله هو زور بياوك باشا يعني سعدی ئینسانەکە دووبارە نابیتەوە والله هو أحبابنا والله والله پیاوەکە بەڕاستی لە ڕوودوە نێرم دام سکوتش پیاوەکی گەلە باش باور بکەنیە لەگە زەهرە مالی دەخوری سەلامەت بی یاخۆ بەخێر بێ بس كاكا سعدي إيرا تاريك كهربانية ورە سەلامەت بی ئەو عینەکەی لا بدە ئەو عینەکە والله كاكا سعدي أني عمليات عيني ئەوە دەحام باشە چ خۆشت لە باز بکەم ئێ ئەوە لە منداریەوە نییە ئەو عینەکەی لە چاوە هەر باور بک ئەو عینەکەی لە چاو نەبی لە بازارش کەس نایناستەوە حەیرانی إيه والله صدق یعنی ئاینەکە لە تو مەشهورترە هەدی بالفعل هەدی قاحتان برایەکەت کۆ برایەکەت يعني هو أخي ئەقول ئەوەی گۆلچەکە ئەوەی هەموو جارە دەگۆلی لێ دەبوو والله كاكا سعدي خوش هيجي لبير نكرديا قابل خۆ زەڵتەلی دایمە بەس قابل خۆ زەڵتەی مێچی نەبوو والله أتو ذاكرة زور باشا الحمد لله والله زور باشا كاكا زور باشا لو من دامن لۆ أنا بين بحث عاشيته أما قحطان مديني خليك تساق دبو يا وجهك یاخۆ بەخێر بێ والله أمنش أوا برا قورا أدي أخو قربان الدم عزيزي أتو خوشويستي تساود مازدكم دفلمو أمن كاكا عفونك كرديا كيمن زور باشنيا تبع أنت قلت له دامني أمن بێنە من یارمەتی بدە أي دست خوش بي قهوة كمان خوشة سكنيا وأنا قهوة باش دزاني عاشقكم قهوة دزاني حافێتت بێ أدي أوا كاكا سعدي برادري كون قلق باش أما تجارة أبو بيكوا أما دكان قماشة لكركوك أما بيكوا زور إيش ما كرديا أي هزار من با مسألك خجلته بجرموا هو الرجل هو اسمه رشيد أي ئەو دووبارە نەکەیەوە ليش يعني شنو دکتۆر گوتی بەو ناوەی تێک دەچی باز مكة كاكا والله من هرد جرموا كاكا سعدي دعم لي قري باز دكو عناد أو بيوشتا بجرتونيا بجمني هذا جرتوا أي والله صدق بس بمرضتش بدون أو ناويك كتلك برابر تكرديا ناويك إني ها بيتك دتي كاكا هو زور شاكا لغن من كرديا براستي هو الرجل عندنا التجارة مو قماشة ولا قد يكتر $2 لمن برد چێ بردی فولا تليقها كاكا رشيد كاكا أو بس اللي بجربه قربان كاكا لنا وراسي أو تيت عندك جيني بدايلو تاند جرموه أو بياوتك كرديت بعملو تنبازكم وقت كوا حوالك كوا سعدي كنت بحسيت جاي كرة كاكا سعدي دزاني أتو تشاكا لغا من كرديا إيه تو يكو أم لبيردك أمن والله أنا قل لك والله أنا قل لك ليش ما أقول لك والله أنا مسألك مسألك قوري بس قلنا وين مين كاكا بيتي بتسم حزلي زلطة اليوم نعم تو أو نايم $2 لمن برد لمعاملة بل أنا قل لك كاكا سعدي ساعدنا والله كلش ساعدنا والله كاكا سعدي الرجل لبازاري دمع صلصة السعيدانة بالفعل صدق ديتت حيان برد برديا بيش دركي هادي دەکەی چێ كاكا رشيد نيرة دي زبوارة دهام لو كنت باز رشيد ما كبا قل بعد دبم دتوي زلطة اليوم بدها دتي خوش كاكا بيوجن بكتوا نا کەسێک پێنجا پێبێ ئەو ناوەی بینێن كاكا توا استراتيجيشتن كاكا دو مسألة مجرو بقول بعد دبم كاكا والله أنا يحكي هادي ليش ما يحكي دجرمو كاكا دجرمو
کاکە والله ئەوە پارە لۆ من وەگرتەوە کاکە باشە باش دەبجێڕۆ کاک دەبە کورتی دوایە چ بودەی کاکە دوایە کاکە سعدی دوو دەفتەرەکەم لۆ گرتەوە دوو دەفتەرەکە وەگرتمەوە بزانە ئازانی ما دەحام والله شێری والله هەری والله کاچێ من ئێ سەحەتت کو حوال والله الحمد لله انت ئەدی ئەمە زۆر زۆر قەرزاری توم والله ئانی دەینە چاوت ماز دەکەم ئانی بالخدمە خدمەت خۆش بی حەیرانی والله ئانی بالخدمە ئەدی قوربانتم ئەتوو چاکە زۆر لەگەم کردی ئەم چاکەی تو لەبیر ناکەم ئەوە کە پارەکە لۆ من وەگرت لە کاکە ڕەشید وامەڵێ کاکە جان وامەڵێ مەیێنێ ڕەشید مەڵێ بەسا کورە بەسەم بەسەریمە جێڕۆ کاچێ بێت سەد بەسەری هەیەوە چێڕ ڕەشید قاحتان و بەقەسیوە دەکەی نێرە دەزەی بوارێ بەسە بابا عیب بابا عیب والله كاكا براسي ام نعطانا من الجرم اتو شاكا لقم خدي كرة قوبو شاكا انت الرجل والله كرة معنا دعوة عيني على راسي كاكا الدكتور قلت باسي رشيدي بك يا هوا يا على كيف انت مريض بس كاكا سعدي جات عندكم صديقك هو صغيرة وين كاما برادر هو شو اسمه بالدكان دكان من؟ ايه دكان قماش اني اليوم قرن ليدم اليوم قرن وقتها كيدا لي ايه نعم كل أو أجدادي من الستان كل دي ساعتك باسي عندي دكاين كل هي قحطان تشي معاملتش كردم أو هم لصدانا والله هذه والله دي ساعتك اللي يدرم باسي مكا رشيد اي رشيد ايه واي رشيد كوجانك تقدر الله يشفيك ادري ساعتك ادري انه كلمه مري الله يشفيك ما عملتش كرت بنا خير جاني ايه وين ابو لا جوجو شنو لا جوجو؟ لا گوگو نا لا بوبو بوكا كان انت كان بوكا تشكسكوك هذه مش ممنوع الكلام هنا يا سلطة لي دابنيا او هملها والله اني ما ادري لا جوجو شنو ما ادري لا جوجو شنو بس زعلت يا مش لا رسم مديت انا زعلت اتوج نازاني يا كاكا ونيا هذه ايه وزت كوا والله الحمد لله لقى كارو كاسبي كوي والله الحمد لله زين والله ماشي الحال والله اكو شغل اكو هوايه دبرو ان شاء الله خواردني حاضر كا بدي براجديش بيت ايده لا انا نروح لو والله كاكا اني للمستشفى بدي ميجي انا بدي تقصد كلا خوشه مسألة كلا خوشه زعلي هلو مسألة دي موضوعي والله قصة خوشه والله صدق اني هم مشتاق لك اقول بعد انت هم زين بس اني روح للمستشفى اخت زوجتي مريض مو بس كاكا سعدي امن دوها ديالوتو هنا ياك تمر الاصلي كلش حلو هو هم السارين يخل ما يدين زيستا او قرمات يا هو قرمات او يني امي هم ستا او خل ما يباشي اللي درزبو هاجي الثاني ايه دو مكسي هنا مكس يقلبو براجن الاول مكس لي يا اخو براجن الثاني يا اخو بخير بي زين دهم بريكة ستساو بخير بي ستساو بس كاكا لبير مكة لو براجن الثاني هم اي مو بابا سعدي الله يشفيك اتو برو قحطة بتشو باكل باك سعدي شلون من باكل باك قحطة بروي والله ازناتشي اتو ولا دبرو قحطة بابا دبرو سعدي شو عربو عرب دامش دبرو بابا اخنتنا مريض قحطان روح شلون روح كاكا والله مريض قحطان بكينا قحطة بناتي باكل بابا روح قحطة بوس كله تبرو مات كله تبرو قحطة برو كل بعد يلا الله يشفيك يلا مع السلامة مع السلامة سعدي تسبو قاسي دكتوري كاتش سعدي ما بستي لدودانة تسبو كاكا زايد باور بكا او الطواونية او جعلني اللوزيج كهنا نعزم لا قلت له توم هنا يقلو براجن اول يقلبو براجن ت دوم ثاني كاكا ثاني نازانتيا يعني دوم عنقوني لها غريب حالنا دهمت كنتنوا غريبي اوانا
لە بۆیە کوردیەکەی باش نییە و عەرەبیەکەشی باش نییە بەژن و زەلامی دەرێن براژن ئەوە یەکیان لە بۆ منی هینایە کابم بزانێ ئەگەر لۆ منی نەهینا واقع بەس ئەم جوانەکەم دەوێت سعدی ئەوە ژنانەیە کولە زەوقیان وایە زەو ئەو بڕک ژنانیە زەوقی ژنانەیە وەڵای من ئەوەم دەوێتن ئەوە لەبەر دەکەی کولێک لەبەر نەخۆشیەکەم لۆماری ها نەخۆش دایمە دەهام دائما ئەوە لەبەر دەکەن نا ئەوە ژنانەیە لە هاتوونەی نایە تەبریدیشی نییە هەیە نییە هەلو هەواش گەلە میهمە فشا هەلی وەڵڵا لۆ منی هینایە وەڵڵا ئەدی حەیرانی ئەو تووڕە بووی زرکی ژنان و پیاوان کورە کاکە وەڵڵا گۆ تێداگەت دەهام دەهام دە قسەش خێری لێ بکە ڕاست ئەو تەلەفۆنی جواب بووە ئەلو کاک سعدی ئەم کاتت باش باشتر قوربان من ملازم ئومێدم لە بنکەی پۆلیسی ناوبازارەوە ئەمریکا باوکەکەم ئەمریکا کاک سعدی سکاڵایەکتان لەسەر لەلایەن دادگاوە دەست بەسەر دوکانەکەتان داگیراوە کاکە دەزانم لە کاتم عەدلی بەناخێری ژیانم و شەریکەکەم پەنجەمۆری لۆ کردیە بەس ئەوەی ناوێت کاکە لۆ دەست بەسەر دوکانەکەی دادەگرن ئەم من وعدبی بەخۆم چادەفتەرەکەی لۆ دینمەوە کاک سعدی ئەوە یاسایە دەتوانن قەنەعەت بە کاک ڕەحمان بکەن و سکاڵەکەی بکشێنێتەوە دەیخوا حافیز وعافیست ئەو ئەمن لۆ دەستی حاجی ڕەحمانی ماچ بکەم ئەمن دەستی عیزراییلی ماچ دەکەم دەرەوەرە بە قوربانت وەرە جەڵتەچکە لێ مندە و بمن بوو تەواو